چینە لای دێنە سەر بابەتەکەی شەیدا لەوەی کە باس لە ئەوە دەکات لە گوندێکی ناحیە خەلیفان هاوڵاتیەک گورگ بەخێو دەگات. ئازاد ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین با پێکەوە بیدەری بین. وصل لا لون مستخري لا بالنصر ناوم سامان عەبدوڵڵایە دانیشتووی گوندی کەڵەکینی سەر بەناحی خەلیفانم. ئەم گورگیان گورگێکە تقریبان تەمەنی مانگێک بکە گرتم، بەڵام ئێستا تەمەنی ساڵێک و 3 مانگە بەخێو یەکەم. ڕاستی گوڵگەشتی ماریە زۆر بەسەبرە، ڕۆژانە تقریبان سەعاتێک و بۆ 2 ساعت یاری لەگەڵەکەم. هیچ زیانشی نەبوو دەور و بەر و کۆمەڵگایەکە، هەنی بەسەبرە زۆر. بەخوای زەرەر و زیانی بۆ مناڵان زەرەرێکی نییە، بەڵام تەنیا بۆ باڵندا کەمێک زەرەری کەمێک بۆ باڵندەکان. وەڵای زۆر جار لەگەڵ ئاژەڵانشم بەردایە، لەگەڵ مەسەڵەن مەڕە چێرە، زۆر جار لەگەڵ برتە سیاش، یعنی یاریشان لەگەڵەکە. سەبارەت بە ترسان لە خەڵک یەک جار بۆنت کە و خەلاس ترس نامێنێ، بەڵام ئێستا ئەترسێ. ئەگەر هاتو یەک جار بۆنێ کردی ترسی نامێنێت. خواردنی دیاری گراوینە کێشک و بەیە میوەیە ئەم ناشتانە شی و شتووە بەس گۆشتی بۆ گەن وشتی و مرداری شووە ناخوایت، هەر بە ئەم گۆشتەکە مەدەمێ. بەخوای فەرخە بوو سەرەتای وەڵا بە گچکەی زۆرەوە نەبوو، شتێکی گەورە نەبوو، بەس سەرەتای خواردنی دیاریکراوی هەبوو. ڕۆژانە بەس کوبە و شیر مەدایە، هەتا وەکو بڕۆکە ڕادێ لەسەر خواردنەکەن چکە گە خواردنی بەقەوەتی بدێ تەحمل ناکە. هەر بە گچکەی بەرم داوا ناماڵێ گوتم با بڕۆ بزانم چی لێ ئەوش ڕات لەگەڵ کەش و هەوا ژینگەکەی کێشێ نەبوو. منداڵ شتوە زۆر بوو داتنە لای لەبەر هەندێک زوو ماڵی بوو، تورس و شتی وای نەبوو بڵێ بەوە بیست پەلاماری یەک بەشەر شتوانەدایە، بەس لۆ باڵند شتوانێ زۆر سێقم بە گورگ و داعبا شتوانێ دەڕندێ بەحام. خواردنی گورگ خواردنی سەرەکی گۆشتە، ئەم لە لای خۆ میوە و شتی وە برنج و شتی وای دەدەمێ. حتمما وەڵا پەلەوەری زۆری سیقەینە لۆ پەلەوەری و شتی وە بڵێ ڕاستە خۆ دیاری کرابی ناخۆی من ناخۆ بەس سیقەشم پێ نییە، بڵێ بە شەرتی ئەوەی سیقەوی بەخوای سیقەم پێ نییە. ئەم نەیبم لەگەڵ خۆمەی بم احتیاط بمە ناو حیوان شتووە، بەس چێ لێ ناگەڕم بڵێ نزیکی سەگ و شتووابی لەبەر ئاوەگر بوون شتوانێ پیس بوون شتوانە گەر ناو چێر شتووە احتیاط لەگەڵ خۆمەی بم. بەخوای ئەزانی شێوەی کووە گەر ئێستا بنمونە ئەتو کە دێ لای ئەو لە تۆ ترسی ئەتوش لەوێ ترسی بە ڕای دەبی یەک هەر باراوت لەوێش داینێ لەبەرێک داینێ، بەڵام برێ زیان و شتوایبی احتیاطیە هیچ کێشەی نییە. دێ نزیک بۆن تەکەوە کە بۆنی کردی هیچ کێشەیەشی نابی. لێرەش لەم منتیقە دەوری بەر بەس وێ پارێکێکمە یان وەختی شوێیان داواکردنم دەفرۆش ئەو وەختان نەبوو. ئێستا ناستا و ماوەی کەس داوای نەکردیە. بەخوای هەرچی قورس نییە بڵێ قورزی بەس زۆرش بێکەوە بەخێو ناکری. زۆرشتم بێ لای مریشکە لەو لای سەگە لەو لای چێڵە ئەو ئەیوێ وەمە مەسروفە ناکری. ئەگەر نەناوە لە شوێنی ئێرێ و خواردنەشی احتیاجیشی هەیە و خەلاص مەسروفی کەمە بڵێ مەسروفەشی وا زۆری نییە. با دیار بێ بێ مافی نەمای لێرە.